هەڵبەتە لە پێناو خزمەتکردنی گەنجان لەسەر تاسەری عێراقدا پرۆگرامی باڵوێزی گەنجان لە عێراق پێکات هەڵبەتان پرۆگرامە پرۆژی ئەنجومەنی باڵای گەنجانە کە سەر بە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراق هەڵبەتە لە ڕێگەی ئەم پرۆگرامەوە هەوڵ دەدرێت لەلایەنە جیاوازەکان هەم لە ڕووی هۆشیاری هەم لە ڕووی بازرگانی هەم لە ڕووی با بڵێن کارکردن لەسەر بەرەو پێشبردننی توانای گەنج کارکێجا تایبەت بە ناوڕۆکی ئەم پرۆگرامە و خزمەتەکان چۆن دەبێت و پشکی کورد یاخود گەنجانی کورد چۆن دەتوانن سوود بند بن لەم پرۆگرامە بەڕێز عەلی عومەر نوێنەری سلێمانی لە پرۆگرامی باڵوێزی گەنجانی حکوومەتی عێراق لە پرۆگرامی بەیانی کورسانی نوێی میوانە سپاس بۆ ئامادەبوونت بەخێراتی هەڵبەتە ئەگەر باسدا پرۆژەکە بکەین ئەم پرۆگرامە چۆن خزمەت بە گەنجان دەکات و بە شێوەیەکی گشتی سەرچاوی ئەوەی کە بیر لەوە کراوەتەوە ئەم پرۆگرامە بوونی هەبێت چۆن بووە؟ بەڵێ زۆر سپاس بەیانیت باش میرەبان خان بەیانی باش چاوان خان بەیانی تەواوی بینەرانی دەستگای میدیایی کورسات باش دیارە ئێمە لە نزیکی مانگی 6 بۆ 7 ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراق بە سەرۆکاتی بەڕێز محەممەد شیع سوودانی پلتفۆرمێک دامەزرا بە ناوی پلتفۆرمی حیواری گەنجان گفتوگۆی گەنجان گەنجێکی زۆر کۆکرایەوە لە ینی نوێنەری سەرجەم شارەکان لە ئەنجومەنی وەزیران کۆبنەوەی کرا لەگەڵ بەشێک لایەنە حکوومیەکان بە سەرپەرشتی سەرۆکی حکوومەت خۆی قسە و باسی زۆر کرا چی بکرێت بۆ گەنج و چی نەکرێت ئێمە ئەومان پێ باش بوو لە پێش هەموو شتێکەوە نوێنەرایەتێکی ڕاستەقینەی گەنج هەبێت لە نێو حکوومەتی عێراقا ئەم نوێنەرایەتیە بەوە بەدی نایەت کە کۆمەڵک لە شوێنەکان ئیش لەسەر گەنج بکەن و گەنجی تێدا نەبێت فکری گەنج نەبێت چکە گەنجی ئەمڕۆ ینی بەدڵنیاییەوە فکری تەواو جیاوازە زیاتر هۆشیارە لە جیلەکانی پێشووتر کۆمەڵک تایبەتمەندی خۆی هەیە بۆیە قەرار وا بوو گفتوگۆکان بۆ ئاراستەی ڕۆژکە شوێنی یەکدامەزراوەیەکی تایبەت بە گەنجان لە نێو حکوومەتدا جێ بکرێتەوە خۆشبەختانە استیجابەیەکی زۆر خێرای هەبوو استیجابەکە بەو نەوعەیە بوو ینی متابعەکە بەو خێراییە بوو کە لە کەمتر لە مانگێکە ئەنجومەنی باڵای گەنجان پێکێنرا ئەنجومەنی باڵای گەنجان وەکو ئەنجومەنێکی سربەخۆ ڕاستەخۆ پێویستە بە سەرۆکی حکوومەتەوە سەرۆکی حکوومەتی عێراق محەممەد شیع سوودانی خۆی سەرپەرشتی ئەم ئەنجومەناکە ئەم ئەنجومەنە دامەزرا هەیکلێکی تەواو بوو کۆمەڵک لە ینی هەیکل ئیدارێکی تەواو بوو باز خرایە سەر گفتوگوی ئەوە ئەم ئەنجومەنە چۆن کەناڵی پەیوەندی لەگەڵ تەواوی گەنجان لە عێراق دروستکە ئەمە بە گوێرەی ئاماری وەزارەتی پلاندانان لە عێراق لە ساڵی 2023 کە دانیشتوانی عێراق 43 ملیۆن کەسە لەم 43 ملیۆنە 30 بۆ 35% چینی گەنجانە کە خۆی بنێتەوە لە 8 تاوەکو 33 ساڵ و 35 ساڵ بە گوێرەی هەنێ پێوەری تر هەژمار دەکرێت بە گەنج و خۆی عاملەی گەنج ئەم ئەنجومەنە قەراریە کە کەناڵێک دروست بکرێت ئەم کەناڵە بە پرۆگرامێک جێکرایەوە بە ناوی پرۆگرامی باڵوێزی گەنجان باڵوێزی گەنجان لە کۆتایی مانگی 11 فۆرمێکی ئەلکترۆنی بڵاو کردەوە لەسەر هەموو پلتفۆرمە فەرمیەکان لەسەر بڵێن ئەکاونتی تایبەتی سەرۆکی حکوومەت ئەنجومەنی وەزیران کەناڵە فەرمیەکان بەرنامەکە وەکو بەرنامێکی نیشتیمانی ناسێنرا بۆ هەموو عێراق لە نێویشیاندا پارێزگاکانی هەرێمی کوردستان بۆی گەنجانیان پارێزگانش تەمسیلیان هەبێت نوێنەرەتی خۆیان هەبێت وەروە بەشدار بن لەو هەموو ئیڤنت و هەموو ئەو تەنانەت و بڕیارانیش کە لە حکوومەت دەدرێت پێویستە بە گەنج ئەم فۆرمە ئەلکترۆنیە لە تەواوی ئەم شوێنانە بڵاو کرایەوە زیاتر لە 46,000 گەنج لە تەواوی عێراق فۆرمەکەی پڕ کردەوە بەڵام ژمارەکە ئەوەی دیاری کرا بوو 5,000 گەنج بوو کە لەم پرۆگرامە وەربگرێت 5,000 گەنجەکەش ئەو عەدەدە لەوە هاتووە کە ژماری ئەندامانی پەرلەمانی عێراقە نوێنرایەتی تەواوی خەڵکی عێراقەکەن لێکدانی 15 کە دەکاتە 5,000 کەس بە هەمان شێوە لەگەڵ ئەم 5,000 کەسی کە دامەزراون حەڵکەکان نەئەکرا ینی تۆ ڕاستەخۆ لەگەڵ ئەمە جمەن لەگەڵ ئەم 5,000 گەنجە قسە بکات بۆیە کۆمەڵک بازنەی تر دروست کرا بۆی بازنەی پەیوەندی و گفتوگۆکان ئاسانتر بێت و بیرۆکەکان زیاتر وەکو خۆی بگات تەمسیلی گەنجان لە نێو پارێزگاکان دیاریکران 5,000 گەنجە توان بڵام وەکو تعین دیاریکران یعنی وەکو دیاریکردن دیاریکران بەڵام نوێنەرایەتی گەنجان بە هەڵبژاردن دیاریکران کاتەکە عەلی لەسەر چ بنەمایەک ئەم 5,000 گەنجە دیاریکراون واروها چیان بۆ ئەکرێت باس لە تەعین بوون کرد
بس لتعين بونت نا ما بس تعین بوو ما بس دیاریکردنە دیاریکردن دەست نیشانکردن هەڵبژاردن ئەمانە ئەم پێنج جارە بە دیاریکردن دیاریکردن لەسەر ئەساسی ئەو فۆرمی کە پڕیان کردوتەوە ئەو فۆرمە CV خۆیانی تایە بیرۆکەکانی خۆیانی تایە نەزەریان چییە بیرۆکیان چییە بۆ مەوزوعی گەنج چ مشکلێکی گەنج بە ئەساسی بینن نەم دۆخی لەسەر کۆمەڵێک پرسیار وەڵامدانەوەی کۆمەڵێک پرسیار پێوەری ئەو کەسی دیاری کراوە کە ئایەمە گەنجێکی ینی توانای ئەوەی هەیە توانای ئەوەی هەیە کە بتوانێت تەمسیلی گەنجەکانی تر بکات بتوانێت لەسەر کۆمەڵە با بڵین پێوەرە دیاریکرا ڕەنگە بەشێک لە گەنجانی سەپیان وابێت ئەم پرۆگرامەیان نەبیست بوو یان نازان ئەمە کەی ڕوویاوە ئەمە چۆن بووە خوازیاریوانە بێ ئەمە خۆشبەختانە لە سلێمانی تاکوێسە دەرفەت ماوە عادەتەکەمان کامل نییە ئەنی هەر گەنجێک لە شاری سلێمانی بێوێت بەشداری پرۆگرامەکە بێت دەتوانێت کاتماوە دەرفەتماوە بەڵام لە شارەکانی تر عادەتەکە زۆر لەوە زیاترە تەنانەت ئێستا قسە لەسەرەوەی چەند ڕۆژی داهاتووە ئەنجومەن کۆبینەوە لەگەڵ بەرەسەرۆکی حکوومەت قەرار وایە کە عادەتەکە تۆزێک زیاد بکرێت بە گوێرەی پێویستی بۆی زۆربەی گەنجانی سوود بن ئەم پرۆگرامە چی بۆ گەنجانەکەات پێش ئەوەی بچینە سەرەوەی کە چی بۆ گەنجان دەکات پشکی کورد یاخۆ ڕێژەی کورد لە بەشداریکردندا پێویستە لە سەدا چەند بێت هاوشێوەی تاوی پارێزگاکانی تر پێم وتی ئەم پێوەرە پشت بەستراوە بە شتێکە تا ڕادێک ئیشی پێکراویش یاسایی هەڵبژاردننی پێشووی پەرلەمانی عێراق بوو بە گوێرەی ئەم با بڵین یاسایە نمونەی پارێزگای سلێمانی بۆ بێنەوە سلێمانی تەوزیعکراوە بۆ 5 بازنە ئەم 5 بازنەیە هەر بازنی 6 گەنج لە خۆیەک دێت کە بەشدارن لەم با بڵین پرۆگرامە گەنج بۆ سلێمانی بزەبێت بەڵام عادەتەکە جار لە سلێمانی ئەو ژمارەیە نیە چاومان لەوەی شەڵە بە ڕۆژانی داهاتوو کۆمەڵێک لەو گەنجانی کە خوازیارن بەشداری پرۆگرامە ببن بێنە ناو پرۆگرامەکە و خواستی خۆیان دەربڕم بەوەی بەشدار بن لەگەڵە ئەوەی بۆ گەنجان دەکرێت لەم پرۆگرامە میهرەبان چاوانخان ینی کۆمەڵش بابەتی گرنگنی ئەمە لە حکوومەتی عێراق کۆمەڵە بەرنامەی زۆر گرنگ هەیە بۆ گەنجان بەداخەوە ئەو دابڕانی کە دروست بووە لە نێوان گەنجی کورد و گەنجی پارێزگاکانی تری ناوڕاست و باشووری عێراق لێکەوتەی تریشی لە دروست بووە ئەوەیە کە سەبوون گەنجێکی سلێمانی دڵان بەڵام کەمتر ئاگدارە چی دەکرێت بۆ گەنجێک لە ناوڕاست و باشووری عێراق چی دەکرێت بۆ گەنجێکی خاوەن بزنس کۆمەڵێک بانکی گەورە هەیە لە عێراق ئێستا بە تەوجیهی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە چوارچێوەی پرۆگرامێک جێکراونەتەوە پرۆگرامەکە ناوی ڕیادەیە لەم پرۆگرامە ئەو گەنجانی کە خاوەنی بزنس نیان بیرۆکەی بزنسیاکیان هەیە توانایان نییە ڕادەهێنرێن یەکەم شت لەسەر دروستکردنی کار چۆن کارەکەیان بەڕێوەبەرن نەزەریەکان تاوا دەکەن لە ڕێگەی کۆمەڵی خولەوە لە ڕێگەی زانکۆکانەوە ئەم تەنسیقە کراوە لە پارێزگاکانی ناوڕاست و باشووری عێراق ئێستا جێبەجێ دەکرێت هەر لە ڕێگەی و پلاتفۆرمەی کە دروست کراوە ئەکاونتی تیا کراوەتەوە گەنجەکە ڕقم حسابیەکی داناوە ڕقم حسابیەکان با بڵین بانکە ئەلکترۆنیان نەبێت کە ئێستا بەردەستە یاخود بانکێکی فەرمی بێت ئەم ڕقم حسابیە دوای تاوابوونی دەورەکە ئێستا بەشێکی زۆر لە گەنجەکان لە ناوڕاست و باشووری عێراق ئەمەیان تاوا کردم خطواتانە دوای تاوابوونی خولەکانی سەرکەوتنی لە خولەکانی دوایەوەی کە دەرکەوت ئەم گەنجە بەڕاستی تمۆحی ئەوەی هەیە ببێ بە خاوەنی بزنس دوای ئەوەی کە دەرکەوت کە ئەمە ئەگە بوو بە خاوەنی بزنس دەتوانێت بزنسەکەی سەر بخات حکوومەتی عێراق تەواوی بانکەکانی ڕاست پاردووە لە 50 بۆ 100 میلیۆن دینار بە قەرز بدرێت بەم گەنجانی کە خاوەنی ئەم جۆرە بیرۆکە و پرۆژەکارانن بەشێکی زۆران ئێستا ئەو پارەی ڕاستە خۆ دوای خولەکە دێتە سەر حسابەکەیان دەتوانن بچنە هەر بانکێک ڕای بکێشن کۆمەڵێک تەعاودیان داوە لە ماوەی 3 بۆ 4 ساڵ یاخود 5 ساڵ هەندێکیان بە گوێرەی پێویستی بگەڕێندرێتەوە پارەیەم ساڵانە بەشێکی لێ بدرێت دراسی جەدوای خۆیان کردو کە گەنجەکان کە دەتوان لە ماوەی ئەم ماوە و پێش ئەم ماوەش ئەم پارەیە بگەڕێنەوە ئەمە دەرفەتێکی زۆر گرنگە ئێمە چاومان لەوەی یەکێک لەو پرۆگرامە گرنگانی کە لە ڕێگەی باڵوێزانی گەنجانەوە بهێنینە سلێمانیان پرۆگرامەیە چگە لەوەی کۆمەڵێک پرۆگرامی تر هەیە لەوانە لە ڕۆژانی داهاتووە هەر لە ڕێگەی ئەم پرۆگرامی ئەمەوە ئەعلان دەکرێت کە بەشێکی زۆری پێوەستە بە ڕەخساندنی نەک دامەزراندن ئێمە چامان لە دامەزراندن بۆ بە یعنی تمۆحێکەم و خەڵکووا ڕاهاتوو کە ئەبێت دابمەزرێت بەڵام ئێمە زیاتر چامان لەسەر ئەوەیە لەو
با بڵێن دەرفەتانی کە هەیە دەرفەتی معقولن دەتوانین بکرێت ئەم دەرفەتانە بخۆزینەوە بۆ گەنجی خۆمان بهێنین و لە سلێمانی سوودی لێ ببینرێت هاوشێوەی پارێزگاکانی تر یەکێک لەوانەی کە پێم وتی لەوە دەرفەتانە ئەم بابەتێ بوو دەرفەتێکی ترمان ئێمە لە ڕێگەی ئەم پرۆگرامەوە لە هیچ محفل و ئیڤێنتێک و کۆنگرەیەکی ناوخۆی و جیهانی کە حکوومەتی عێراق سەرپەرشتی بکات حکوومەتی عێراق دەستیا بێت گەنجی سلێمانی تر بێبەش نابێت ڕۆژی چوارشەممە بەشێک لە نوێنەرانی گەنجەکانمان بەشدارن لە بەغدا لە کۆنفرانسێکی گەورەی نیشتیمانی کار ئەنجومەنی باڵای گەنجان پێهەڵساوە لەسەر کوشتتوکاڵ و داهاتوی کوشتتوکاڵ و گۆڕانکاریە ژینگەیەکان کە ڕۆژی چوارشەممە و پێنجشەممە و هەینی داهاتوو لە بەغدا بەڕێوە دەچێت کە ئەمانە گەنجەکان خۆیان ئێستا گفتوگۆی ئەوە کەن چی باس بکرێت لەو پرۆگرامە چی باس بکرێت لەو کۆنگرێ لە هامشی کۆنگرێکە لە پراوێزی کۆنگرێکە لەگەڵ کێدا بنشم کۆبنەوە لەگەڵ کێ بکەن چی بهێننەوە بۆ سلێمانی ئەمە ینی طموحێکە بنیاد نراوە لەسەر ئەوەی کە ئەبینین جدیەتێک لە بەرنامەکەی هەیە حکوومەت عێراق و خودی بەڕێز محەممەد شاسوودانی سەرپەرشتی ڕاستەخۆیان پرۆگرامەکە نەکە سەرپەرشتی متابعی ڕاستەخۆشیەکەات بۆیە وەختی زەمەنیمان زۆر بردۆتە پێشەوە بە خێرایی ئیش لەسەرەوەکەی کە هەموم طموحان ئینشەڵڵا بەدی بهێنین علی هەموو ئەمان دەستکەوتێکی گەورە بوو کە جەمبڕاستی سەر ئاستی عێراق و سەر ئاستی هەرێمی کوردستانیش ئەمان هەموو خاڵی ئیجابی زۆر باشتن کە بۆ گەنجان بتوانن دەستیان بۆ ئەو هەلانە بکە کە بۆیان دامێن کە بەڵام شتێکی دیکە هەیە ئەو خوێندکارانی بۆ بوونێ ئەو کەسانی کە دەرچووی کۆلێژ و پێمانگاکانن بە شۆ دەشوازەکان بیرۆکێکی داهێنەرانیان هەیە بەڵام سپۆرێکی دیاریکراویانە بۆ نمونە سپۆری زمانن سپۆرێکی دیکەن بەڵام توانایەکی داهێنەرانیان نییە چی بۆ ئەمانە ئەکرێت هیچ ڕۆژە پلانەکەی بۆ ئەمان ینی ئەوەی کە کاری لەسەر کراوە و بەرنامەی کە دانراوە ڕێی زۆربەی گەنجانی تاوەرگیراوە ئەوەیە هیچ چینێک لە گەنجان هیچ فیەیەک لە گەنجان بێبەش نەکرێت لەم بابەتانە ئەوانەی بیرۆکەی داهێنەرانیان نییە ئێمە گەنج سەرچاوی هێزە سەرچاوی داهێنانە سەرچاوی هەموو ینی بەتوانین بڵین دەوڵەمەندترین تەمەن کە لە نێو تەمەنی مرۆڤایە ئەو تەمەنەیە کە لە گەنجەتیە توانێت هەموو کارێک بکات ڕاستە گەنجی ئێمە دەتوان بڵم لە زیاتر لە هەموو گەنجی پارێزگاکانی بەتایبەت سلێمانی هۆشیارتر و ئاقڵتر و خاوەن بیرۆکەتر و داهێنەرترە ئەم بەشێکی ئەوانشی کە دەرفەت ئێمەیان بۆ نەرەخساوە پێویستیان بۆیە پێ بگەێنرێن ئێمە لە ڕێگەم پرۆگرامەوە هەفتانە خولی بەرداوامان هەیە خول لەسەر جەمبوارەکان خولی گەشە پێدانی مرۆییە خولەکانی گەشە پێدانی کار و ڕەخساندن و سازانی گەنجە بۆ بازاری کار خولەکانی تایبەتە بە تەندروستی و بەڕەنگار بوونەوەی مادە هۆشبەرەکان و هۆشیاری و تەواوی ئەو بارانی کە ئێستا گەنجان مهتەمن پێن لەوانە ئایتی لەوانە گۆڕانکاریە ژینگەیەکان ئەمە هەموو ئەمانە بوارانن کە ئێستا تازەن گەنج ئەگەر دوو خول ببینێت سێ خول ببینێت دەتوانێت ئەزمونێکی لێ پیا بکات دەتوانێت لەو مەجالە کار بکات شەرت نییە ئیلا ینی ئەمە بەداخەوە سیستەمەکەەوە هاتووە زۆرێک لە گەنجان ئەو پسپۆڕی هەیەیان حەزیان لێ نییە ئەنی بەسفە لە پۆلی 6 لە پۆلی 3 ڕۆشنوتە پەیمانگەیەک ڕۆشنوتە کۆلێژێکەوە کە ئارەزوی خۆیان دەکردەوە بەڵام بیریان لە شتێکی ترە حەزیان لە شتێکی ترە کاری ئێمە ئەوەیە کە ئەم گەنجانە دەستیشان بکرێت کە ئەم خولیانیان هەیە لە چ شتێکە بەهێزە لە چ بوارێکە توانای هەیە لەو بوارەیە پەرە پێ بدرێت لە بوارەیە پێ بگەێنرێت لەو بارەیە بەشداری خول و بەرنامەکان بکرێت بۆی بتوانێت سوود بەخۆی و کۆمەڵگە ببینێت لە ئەو باری کە ئارەزوی دەکات باشە هەڵبەتەوتت لە سلێمانی هێشتا ڕێژەکەت ماوێتی بوو ئەوەی کە بگاتە ئەو نسبەی کە دەتانەوێت هەر گەنجێک بێوێت بەشدار بێت خۆبەخشانە بەشدار دەبێت بەتەکیدی بەرنامەکە دەتوان بڵم بەرنامەیەکی خۆبەخشیە بەڵام خۆبەخشی بۆ مانەیە ناکە گەنج دێتە ئەم بەرنامەیەوە هیچ سوودێک نابینێت و تەنها کاتی خۆی بکوژێت ناخێت بەرامبەر ئەو کاتی کە تەرخانی دەکات بۆم بەرنمەیە سوودێکی باشە بینێت بەرنمەکە وا دانراوە کە پێگەیەکی معنەوی زۆر گەورەی تەشریفاتی و معنەوی زۆر گەوری هەیە ئەم گەنجانەی کە لە پرۆگرامەکەن میهرەبان خان بە فەرمانی دیوانی لە ئەنجومەنی وەزیران ینی ئەمری دیوانیان بۆ دەردەکرێت دەناسیێنرێن وەکو سەفیر وەکو باڵێزی گەنجان لە پارێزگاکە باجی تایبەتیان پێ بێت لە ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی باڵای گەنجان و کە نوێنەرایەتی گەنجانەکەن لە تەواوی دام و دەستگا حکوومیەکان کە ئێمە کار لەسەرۆکن لە حکوومەتی هەرێمی کوردستان شەم هەمانگی دروست بین ئاسانکاری بۆم گەنجانە دەکرێت بۆ
چارەسەرکردن بە دووادار چوون ڕەخساندنی هەموو ئەو هەلانەی کە بۆ گەنجەکانی تریان هەیە. تەکیدمان لەوەیە کە ئەمە بۆ مەنفعی شخصی و بۆ سوودی تاکە کەسی بەکار نێنرێت. چاویشمان لەوەی چاودێری ئەو بابەتەشەکەی، بەڵام بە شکلێکی عام ینی قورساییەکی تەشریفاتی معنەوی زۆر گەورە بەو گەنجانە دەدرێت کە بەشداری ئەم پرۆگرامن، دەتوانن ڕاستەخۆ خۆیان لە ڕێگەی بازنەکان لە ڕێگەی سەرپشتیارەکە لە ڕێگەی نوێنەری پارێزگاکەیەوە کەناڵی ڕاستەخۆ دروست بکات. هەر بیرۆکەیەکی نوێنەری پارێزگاکە هەفتانە لەگەڵ بەشترین دەسەڵاتی ئەم وڵاتە دانیشتن دەکات، کۆبنەوەیان دەبێت لە ئەنجومەنێکدا دەنیشت کە ئەو سەرپەرشتی دەکات، قسە دەکەن، بیرۆڕا دەگۆڕنەوە، دەتوان ئەم بیرۆکانە بە زووی بگات گرفتێک کێشەیەک لە هەر شوێنێکی ڕوبەڕووی گەنجانە بێتەوە کە دەکرێت چارەسەر بکرێت لەوێ تەرح دەکرێت و دەتوانێت چارەسەر بکرێت. سپاس بۆ ڕوونکردنەوەکانتمان نەوی زۆر سپاس بۆ علی عومەر نوێنەری سلێمانی لە پرۆگرامی باڵوێزی گەنجانی حکوومەتی ڕەخت و بارە سپاس بۆ. زۆر بەخێر بکەر علی. زۆر سپاس.